گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. لە سوچێکی ماڵی غەریبیمەوە سڵاو. ئازیزان خۆشەویستان، کوردستانیان و تاراگەنشینانی عزیز، ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەتی بەرنامەی مروارەکانی غوربەتە دیسانەوە یەگەگرینەوە. لەم بەرنامەیەدا مشتێ مرواری نازدار و جوان باس لە بەرنامە تاقانەکەی مروارەکانی غوربەت دەکەن. ئەم بەرنامەیەم تایبەتە بە ساڵیادی دامەزراندنی مروارەکانی غوربەت. لەم بەرنامەیەدا مشتێ مرواری درەوشاوی جوانی کوردستانیان و تاراوگەنشینانی عزیز باز لە گرنگی بەرنامەکەم دەکەن و پەیام و پیرۆزباییان بۆ بەرنامە مروارەکانی غوربەت هەیە. با پێکەوە بفەرمووین بینەری بەرنامەی مروارەکانی غوربەت بین. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. لە ناخی دڵەوە پیرۆزباییەکی گەرم لە خاتوونی هاوڕێم خاتۆ ئەمەل سەعید کوردە ئەکەم. ئەو بەرنامەیە بە شاهیدی هەموو لایەکمان گەڕانە بە دوای شوناسی بێشوناساندا، گەڕانە بە دوای دۆزینەوەی ئەو کەسانەی کەوا وەکو دانەمروارەیەکی بەقیمەت، دانەمروارەیەکی بەبەها لە نێو دەریایەکی پڕ لە جەور و ستەمی تاراوگەدا لە نێو کۆمەڵگایەکی نوێدا ون بوون. بەبوونی تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر بەرنامەی مروارەکانی غوربەتدا پیرۆزبایی و دەستخۆشی خۆم ئاڕاستەی خاتوونی خۆشەویست خاتوو ئەمەل سەعید کوردە دەکەم کە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەکەیە. هەروها پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هاوکاران و خێزانە خۆشەویستەکەی دەکەم. من وەک یەکەم کەس کە لە بەرنامەکەیدا لە ئەڵقەی یەکەمدا بەشدار بووم، هەر لەو کاتەوە هیوام بۆ خواست کە بەرنامەکەی ڕۆژ بە ڕۆژ بە ئاڕاستەیەکی باشتر و هەنگاوێکی باشتر بەرەو پێشەوە بچێت. لەم سۆنگەیەوە هیوادارم بەرنامەی مروارەکانی غوربەت خزمەت بە ئەدەب و ڕۆشنبیری و کەڵچەری کوردیمان بکات، نەک لە سۆشیال میدیاوە بەڵکو ڕۆژێک بێت لە یەکێک لە کەناڵە کوردیەکانەوە پێشکەش بە خۆشەویستانی و هەوادەرانی و کوردستانیانی خۆشەویست بکرێت. دووبارە پیرۆز بێت ساڵی یادی بەرنامەی مروارەکانی غوربەت. سڵاو ڕێز و حرمەت پیرۆزبایەکی گەرم ساڵڕۆژی بەرنامەی تاقانەی غوربەت لە تەواوی ستافی بەرنامەی مروارەکانی غوربەت ئەکەین بە تایبەت هونەرمەندە خۆشەویستەکەمان خوشکی بەڕێزمان ئەمەل سەعید کوردە بە هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاتر لە کارەکانیە هەربژی بۆ بەسەرکردنەوەی کەڵە هونەرمەندانی کورد سەردەمی ئاڵتونی بەڕاستی کە زمانێکە ون بوون لە بەردەمی شاشەوە. سپاس بۆ قووەت و توانات ئەمەرگیان هەربژیت دەستان خۆش بێ. من لێرەوە پارچەیەک گۆرانێکی خۆم پێشکەشەکەم یەکێکە لە گۆرانەکانی ئەلبومەکەم، هیوادارم بە دڵی ئێوەی ئازیز بێت و لێرەوە پێشکەشی بەرنامە جوانەکەتەکەم. دیارە بە زمانی کەڵهوڕیە ئاوازی براتانە شعری مامۆستای پایەبەرز عەباسی قەسریە، دابشکردنی گۆرانەکەیش مامۆستا نەزار زەوی کردوێتی. سپاسی کارکەشەکەین. تنیارگەی شوخ منید ئەڕانازت نەکیشم دارونە دارم مەرتنید ئەڕاوە پاد نەنیشم من سەیرەکەی بدامتنم نەوا بکەی ئازادم ئەسیر دامتن منم تو خودانەکەی ئازادم
راد ڕۆژ و شەو هەرخۆنن نەوا بکەی ئازادن راد ڕۆژ و شەو هەرخۆنن نەوا بکەی ئازادن تا خود بینی چنینی دلم پژارەوی تو ئەو ڕاز دەم ساز من ئی دڵە ژارەوی تو ئەو تا خود بینی چنین دڵم پژارەوی تو ئەو ڕاز دەم ساز من ئی دڵە ژارەوی تو هەتا ئارام حياة جماني جاربي تو حتى آرام أو حياة والله جماني جاربي تو تنيار قيشو خمني رانا زدنكيشي دارون دارم هرتني راوة فادنني ئەو بەرنامەیە گەڕانە بۆ دۆزینەوەی ئەو کەسانەی کە ڕۆژێ لە ڕۆژان لە وڵاتی خۆیاندا توانیویانە خەرمانێک بخەنە سەر ئەو بوارەی کە تیایدا قاڵ بوون یاخود ئەو بوارەی کە توانیویانە تیایدا خزمەتێک بەگەلوونەتەوە و بە مێژووینەتەوەکەی خۆیان بکەن. خاتۆ ئەمەل سەعید کوردە بە ئاشکرا لە بەرچاوی هەموو لایەکمان بەبێ بوونی سپۆنسەرێک بەبێ بوونی کەناڵێکی زەبەلاحی ڕاگەیاندن بەبێ ئەوەی کەوا حیزبێک پارتێکی سیاسی لە پشتیەوە بێت بەبێ ئەوەی کەوا کۆمپانیایەک پشتیوانی لێ بکات دەستی بگرێ لێبڕاوانە و ئازایانە و زۆر لێزانانە 2 ساڵە لەسەر ئەرکی خۆی بەردەوامە و لە هەموو کون و قوژبنێکی تاراوگە بە دوای ئەو کسانەدا ئەگەڕێت کەوا دەنگەکانیان غافڵ بوون دەنگەکانیان خەفەکراون و هیچ کەسێک بە دوایانە تاگەڕێت ئەمە سەعید کوردە دەگەڕێ و دەیان دۆزێتەوە. خۆشەویستانم دەقێک هەیە دەڵێت مرۆڤ بە 2 جۆر لەناو دەچێت جۆری یەکەمیان گرنگی پێدانی زۆر و جۆری دووەمیان کە بە پێچەوانەی ئەم جۆرەیانەوەیە کە بە پێچەوانەی ئەم شێوەیانەوەیە پشتگوێ خستنێکی زۆر کە بەداخەوە ئەم دەقە لە چینی هونەرمەنداندا زۆر خۆی دووبارە کاتەوە جاوەرە لە غەریبی شاران بیت و کەسێک شت نەبەی ڕازی دڵتی لە ئاشکرا بکەی. بەڵام بەرنامەی مروارەکانی غوربەت هەوڵی داوە ببێتە باوەشێکی میهرەبان بۆ غەریبان. سڵاو بەڕێزان، من کامەران کەریم دەرهێنەر لە بواری فیلمی دۆکیمەنتاری دەمەوێت لەم پارچە ڤیدیۆیەدا پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستەی پێشکاری بەنامی مروارەکانی غوربەت ئەمەلخان و هەروەها ئەو ستافە بەڕێزە خۆشەویستەی کە لەگەڵ کار دەکەن. بەڕاستی من لەم ڕۆژە پیرۆزەدا ئەمەوێت پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستی ئەوان بکەم دوول لە هەموو ڕخنەیەکی پشت کامێرە یا پێش کامێرە، چونکە بەڕاستی ئێمە میدیاکار و فیلمساز ئەزانین بەوەچی دەگوزارێ بۆ بودجێتە کە لە بەدەستیانە هەیە و هەروەها نە کەسێک سپۆنسەری مادی ئەم بەرنامەیەکە نە کەسێک سپۆنسەری معنەویەکە. لە کۆتاییدا ئەمەوێت دەستخۆشی لێ بکەم و ماندوو لە ناسانە کاریان کردووە بەردەوام بن موفق بن. سڵاو ئازیزان، من کەژاڵ عەلی شاعیر و نووسەر دانیشتووی وڵاتی سویسرا. پێم خۆش بوو پەیامێکی کورد بە بۆنەی بەرنامە جوانەکەی خاتوو ئەمەل ئەمەل سەعید کوردە مروواریەکانی غوربەت بگەێنم.
بەڕاستی ئەوەی ئەمالخان لە ئەوروپا دەیکا لە کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگەکان لە کۆکردنەوەی هەموو هونەرمەندەکان کە لە پەراوێزی ونبوونیان لە ئەوروپا و لە وڵاتانی غوربەت و غەریبی و تاراوگا کەم هیچی کەمتر نییە لەو پێشمەرگەی کە لە بەرەکانی پێشەوەی شەڕ کوردستانیە پاراست. وەک خۆم ئەو پەڕی پشگیریەکەم و ئەوەی پێم بکرێ دەستگیرۆی خات و ئەمەلەکەم و هیوادارم پرۆژەکەی خات و ئەمەل فراوانتر بکرێ و دەستگیرۆی بکرێ لە باشوورەوە لەلایەن لایەنەکانی خۆمانەوە لەلایەن کەناڵەکان لەلایەن میدیاوە تاوەکو بتوانێ ئەوەی ئەو دەیکا ببێ بە لۆبیەک بۆ قەزیەکەی کورد و بۆ کێشەی کوردبوون لە تەواوی دنیا. لێرەوە دووبارە دەستخۆشی لێ دەکەم و هیوادارم هەرچۆن بەردەوام لە دەرەوەی بازنەی شارچێتی هەوڵی داوە تەواوی ئەو دەنگ و ڕەنگ و نوخبە و هونەر و ئەدەب و فەرهەنگە دەوڵەمەندە کۆ بکاتەوە بەسەریان بکاتەوە بەردەوام بێ. دووبارە دەستت خۆش بێ خات و ئەمال بەردەوام بە لەگەڵتین. دەزانن ئازیزان غۆربەتی شاران فێری کردین کە ئێمە خاوەن زۆر کەس و شتی بە نرخین بەڵام بەهایان نازانین بەداخەوە. هاوڕێیان سڵاو، بەرنامەی مروارەکانی غوربەت کە بەرنمەیەکە لە ئامادەکردنی پێشکەشکردنی خوشکی ئازیزم هونەرمەندی بەتوانە خات و ئەمەلی سای کوردەیە. ئەم بەرنمەیە ئامانجی گەڕانە ئەوداڵبوونە بە دوای هەموو ئەو مروارانەی ئەو کەسانی ئەو ڕۆشنبیرانی ئەو هونەرمەندانەی ئەو کەسایەتیانەی کە لە سەردەمانی ڕژێمە هەرێکیان خاوەن ئیبداع بوون، هەرێکیان خاوەن بەرهەمی جوان بوون. ئەمڕۆ چرخی زەمانە دوودی خستونەوە و پەروازی کردن هەرێکیان لە سوچ و قوشمێکی ئەم جیهانەدا جێگیر بوون. بەداخەکی زۆرەوە هەندێکیان بە دڵێکی پڕ حەسەتەوە سەریان نایەوە و هەندێکی تریان کە کەوتن و دەخانی بیرچوانەوە لە کوژانەوەدان و هەندێکی کەمیان کە هەندێک تاقاتیان ماوە ساڵان و ماگان ئەگەر بتوانن بەرهەمی پێشکەشکەن. ئەم بەرنامە جوانی دادە ئەمەل کە لە ماڵەکەیە بە سپۆنسەری هاوسەر و خێزانەکەی بە تەنها ئەم بەرنامەیە تۆمار ئەکرێ پێشکەش ئەکرێ لەگەڵ هەنێ هونەرمەندی بەتوانای دەسڕەنجین کە لێرەوە دەستی یەک بێکیانە گوشم ئەو کارێکی کەن کارێکی زۆر گەورەیە کارێکی زۆر جوانە چونچەکەم بەسەرکردنەوەی ئەو مرواریانە و جێڕانەوەی یادەوەریەکان و باسکردن لە هونەرەکانیان و لە ئیشە جوانەکانیان خۆی لە خۆی ئابێتە ئەرشیفێکی دەوڵەمەند ئەرشیفێکی گەورە بۆ هونەری کوردی. جێخوێتی لێرەوە جارێکی تر سپاس خێزانین و دادە ئەمەل بۆ هاوسەرەکەی و خێزانەکەی بۆ هەموو ئەو هونەرمەندە جوانانەی کە لەگەڵە کارەکەن دەستان خۆش بێ. لێرەشەوە بە دادە ئەمەل ئەڵێم بڕۆ بەردەوام بە نەکەیژێ بدەیتە هەنێ ڕخنەی ڕوخێنە شێخم تۆ هونەرمەندێکی گەورەی هونەرمەندیش هەمیشە لە بەڕەخنە گەورەتر ئەبێت نەکسار بێتەوە. دوا و شەشم لە نێو قەومی بەسیتە قەدری سەنعەتکە وەکو ئەکسی قەمەر وایە لە نێو حەوزێکی خندا. کەمال حەموو ساڵح، لەندەن. پیرۆزبایی 2 ساڵەی تەمەنی مروارەکانی غوربەت لە دادە ئەمەل و ستافە جوانەکەیەکەم و سپاسیانەکەین کە بەرنامەیەکی هێندە قەشەنگ و بەسەرکردنەوەی ئەو کەسانی کە لەم وڵاتەدا لە هەر بوارێکدا شارەزایی و توانە و بەهرەمەندیان هەیە میوانداریان دەکەن و بە ئێمەیان دەناسێن و بەسەریان دەکەنەوە. بەرنامەیەکی پڕچێژ و پڕ لە ئارامی، بەرنامەیەک پڕاوپڕ لە محیبەت. هیوادارم هەمیشە سەرواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش ئەو بەرنامەیە
گرنگیەکەی لەوەدایە بێجگە لەوەی کەوا پێشکەشکارەکە وەک پێشکەشکارێکی کارامە و پێشکەشکارێکی وریا بەرنامەکە پێشکەش ئەکات خۆشی موزیکزانێکە کە لەسەر بنەمایەکی زۆر زۆر زانستی و هونەریانە کە لە دەرەوەی وڵات هەموو کلاسەکانی میوزیک دەخوێنێ و هەروەها شارەزایەکی زۆر قۆڵی لە بواری میوزیکدا پێیان کردووە پێشکەشەکرێ. گرنگی بەرنامەکە لەوەدایەکەوە کەسێک هونەرمەند دەمخۆش کەسێک کە خۆشەویستی هەموو لایەکمانە پێشکەشی ئەکات بەڵام لە پاڵیشیدا موزیکزانێکی زۆر وریاوە موزیکزانێک کە بە شێوەیەکی زۆر زانستی بواری میوزیک خوێندووە و هەروەها لە کارەکە شارەزایە و هەروەها کەسێکی سەرکەوتووە لە بوارەکەی خۆشیدا. ئەمە بێجگە لەوەی کەوا خاتو ئەمل سەعید کوردە تەنها ئەو کەسانەی بە هەند وەرنەگرتووە کە لە بواری موزیکدا و لە بواری ئەوەی کە لە بوارەکەی خۆی نزیکن بەرهەمیان هەیە بەڵکو خاتو ئەمل سەعید کوردە بە دوای ئەو کەسانەدا ئەگەڕێکە لە هەموو بوارێک توانای ئەویان هەیە ئەسری خوێنەوە. خاتو ئەمل سەعید کوردە بە دوای ژنانی چلاکواندا دەگەڕێ بە دوای پیاوانی هونەرمەند و پیاوانی میوزیک زان و بە دوای گۆرانی بێژی دەمخۆش و بە دوای شانۆکار و بە دوای هەموو کەسێکە ئەگەڕێت و دەیەوێت بیان ناسێنێتەوە بە قوڵای. خوشحاڵم لە یادی 2 ساڵەی دامەزراندنی بەرنامەی مرواریەکانی غوربەت پەیامی پیرۆزبایی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و خۆمتان ئاڕاستە بکەم. دەستخۆشی لە خاتوو ئەمەل کوردە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هاوکاری لە میوزیک ژەنان و وێنەگرانی بەرنامەکە دەکەن کە توانیتان لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ژمارەیەک بەرنامەی جوان و بەسوود پێکەوە بنێن و پێشکەشمانی بکەن. من بینەری بەرنامەکەتان بووە زۆرم پێ باشە بە تایبەتی بۆ هاونیشتیمانیانی ڕەوەندی کوردستانی لە بەریتانیا کە لەسەر بابەتەکانی کۆمەڵایەتی و کەلتوری و سیاسی گفتوگۆ لەگەڵ کەسایەتی و توێژە جیاجیەکانی ناوڕەوەندی کوردستانی دەکەن. ئەمە خۆی لە خۆیدا سوودی زۆرە و خزمەتێکی گەورەی ڕەوەندی کوردستانی و کۆمەلگای کوردستانی دەکات. یەک کە لە ڕێگەی بەرنامەکەتانەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان برەو پێدەدەن هاوکات سەکۆیەکە بۆ کەسایەتیە هونەری و هونەردۆست و بەهرەمەندەکان کە باسی بەسەرهات و ئەزمموی خۆیان بکەن. ئەمە شوێ ڕای گرنگی بۆ هێشتنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەلایەک لەلایەکی تریشەوە بۆ نەوەی ئێستامان گرنگە کە ئاشنای کەلتور و کۆمەلگای کوردستانی ببن لە ڕێگەی کەسایەتی و ئەوانەی کە میوانداریان دەکەن. من خۆم شەرەفی ئەوەم هەبوو کە لە بەرنامە ڕەنگەگەڕان و دۆزینەوەی دانە بەدانەی مروارەکان لە قوڵای دەریای غوربەتدا سەخت بێت یاخود ئێوە بە یاخیبوونی منی لە قەڵەب بدەن و یاخود بە یاسالادانی لە قەڵەب بدەن. ئەمنێکی هونەرمەند کارم بەم بەرنامەیەوە چییە؟ دەنکردن کە مروارەکانی غوربەت خۆکەمەوە بۆ مروانکەیەک بیانکەنەوە بە گەرمی نیشتیمانە. ئەی نیشتیمان لێرەدا
ڕۆڵی چییە؟ بێگومان بەداخەوە لە غیابی ڕاگەیاندنەکاندا لە غوربەت بۆیە من هەستم بەم بەرپرسیاری تێکرد ئەم بەرنامەیە دروستکەم کە کۆکراوەی مروارەکانی غوربەت. جا هیوادارم ئێوەش هاوڕێیان هاوکارم بن لە دۆزینەوەی دانە بەدانەی مروارەکان. ئومێدەکەم بتوانین بەردەوامیمان هەبێ بۆ ماوەیەکی زۆر. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا خۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. مروارەکانی غوربەت بەرنامەیەکە کە ئەمەلخان سەبەر گوماندوبوونی خۆی پێشکەشی دەکات بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیوێتی کە کەسانی سپۆڕ و شارەزا و بەتوانە لە مروارەکاندا بێنێتە ناو بەرنامەکەیەوە. ئەوەی کە جێگای دەستخۆشیە هەموو کارەکان لەسەر ماندووبوونی خۆیەتی و هیوای بۆ خوازم کە دوا ڕۆژ لە یەکێ لەو چەناڵانە جێگای بێتەوە و بتوانێت لێەوە بەرنامەکان زیاتر بەخشێت. هیوای سەرکەوتنە بۆ خوازم بە هیوام لە ئایندا بەرنامەکان بەردەوام بێ و کەسانی کەش بن لە بەرنامەکەی بەڕێزن. سواس بۆ ئەکوماندوبوون. ئەو بەرنامەیە بتەوێ هەر جۆرە قسەیەکی بۆ بکە یاخود هەر جۆرە وەسفێکی بکەی وەکو ئینگلیز ئەڵێ ئایم سپیچلەس. بەڕاستی من کاتێک کە ئەمەوێ وەسفی بەرنامەکەی خاتۆ ئەمەل بکەم هەر بەڕاستی وشم پێ نامێنێ. نازانم چی پێ بڵێم و نازانم چی بۆ بڵێم. تەنها لێرەوە ئەمەوێت ئەو شتە بڵێم لە ماڵی تەنیایی خۆمەوە لە هۆڵەنداوە لەم شارەیە کە تێیدا دانیشتوم کە وابزانم تاقە ماڵی کوردم کە لێرەوە باوەشێک خۆشەویستی ڕێز و محەبەت هەتاوەکو لەندەن بۆ خاتۆنی ئازیز بۆ خاتۆنی خۆشەویست خاتۆ ئەمە سەید کوردە دەنێرم. زۆر خۆشحاڵم لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە ئەمەر ساید کوردە بکەم هونەرمەندی کوردی خۆشەویست و لە بەرنامەکەی مرۆڤەریەکانی غوربەت کە هەمومانی کۆکردۆتەوە لە غوربەتە و خزمەتێکی گەورەی ئێمەی کردووە و خزمەتی هونەرمەندانی بە غوربەت و سەرگەردان و ئومێدەوارم پشتگیری بکرێ ئومێدەوارم بەردەوام بێ بۆ خزمەتی هونەر و هونەرمەندانی کورد و کەلتوری کوردی. زۆر زۆر سوپاس براتان محەممەد عەباس باران لەگەڵ خۆشی. ئەم کاتتان باش. ئەمڕۆ 2 ساڵتەیە پەڕێ بەسەر تەمەنی بەرنامەی مروارەکانی غوربەتە. لێرە پیرۆزبایەکی گەرم بۆ ئوستافە جوانانێرم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. بێگومان بەرنامەی مروارەکانی غوربەت وەکو هەموو کارێکی هونەری لایەنی زۆر باشی هەیە و لایەنیشی هێشتا پێویستی بە باشکردن هەیە. یەکێ لە لایەنە گرنگەکانی ئەم بەرنامەیە ئەوەیە کە بە ئەرشیڤکردنی مێژووی نەتەوەیەکە. بەڕای منم بەرنامەیە پێویستیەکی مێژوویە و دڵنیاشم لە داهاتوو دانەوەکانی داهاتوومان وەکو ئەرشیڤێکی گرنگی مێژووی دەتوانن ئیسفادەی لێ بکەن. بەڵام ئەم بەرنامەیە پێویستی بە سپۆنسەرێکی باش هەیە بۆی بتوانێت لەلایەنی تەکنیکی و هونەریەوە کۆمەڵە گۆڕانکاری بکات و بتوانێت ستایڵی بەرنامەکەی بگۆڕێ. دڵنیام ئەم ستافە دڵسۆزە ئەگەر ئیمکانیەتێکی باش لە بەردەستیانە هەبێ بە شێوازێکی زۆر باشتر و زۆر پرۆفیشناڵانەترن بەرنامەیە پێشکەشەکەن. بۆیە لە دڵەوە هیوام وایە کە وەرزی داهاتی مروارەکانی غوربەت لە هەموو ڕوویەکەوە جیاواز بێت و کەسێکیشە بێ پشتگیریان بکە. جارێکی کە پیرۆزباییتان لێکەم و سەرکەوتوو بن. ئیدوار سەعیدی بیرمەند لە وەسفی غوربەتدا دەڵێ ئەوانەی غوربەتی نیشتیمانن بە هەڵواسراوی درێژە بە ژیانیان دەدەن چونکە نە لەگەڵ شوێنی تازەدا هۆگر دەبن و نە بە تەواوی لە ڕابردوودا دادەن. پێشەکی سڵاو پیرۆزبایی خۆم ئاراستەی ستافی بەرنامە جوانەکەی تاراوگا تاکە بەرنامەکەی هەندەران مروارەکانی غوربەت دەکەم. یادی 2 ساڵەتان پیرۆز بێت. هەر بژی ئەمەلخان کە بەرهەمهێنەر و پێشکەش کارێکی بە توانای بەرنامەکەیە. هەوڵی دۆزینەوەی دانە بە دانایی مرواریە جوانەکانی نیشتیمان دەدات
لە قوڵایی دەریای غوربەت. من خۆم لە جارێک زیاتر بەشداریم لە بەرنامەی مروارەکانی غوربەتدا کردووە. زۆر شانازی پێوە دەکەم، زۆر سرم پێی بەرزە. ئەگەر پێویستیان بە من بێت هەمیشە لە خزمەتیاندام، هەمیشە ئامادەم کە کاریان لەگەڵدا بکەم. هەر سەرکەوتوو بن، هەر بژین بە هیوای سەرکەوتن و بەردەوامیتان. هەندرێن هەولێری. ئێستش پارچە میوزیکێکی دشتی هەولێرتان پێشکەش دەکەم. یاخوا غەریبان هیچ کوێیان نێشێ، چونکە کەس نییە نازیان بکێشێ. من زۆر سپاسی ئەو هاوڕێ خۆشەویستاناکەم کە بەڕاستی هەنێکیان لەم کاتە ناهەموارەدا ناساغ بوون، بەڵام هەر بەو حاڵەشەوە پەیام و پیرۆزباییان بۆ نادوین. زۆر سپاسیانەکەین. سڵاتان لێبێ، سڵاو لە خوشتی هونەرمەندم ئەمەجان. پیرۆزبایەکی زۆر لە بەرنامەکە دەکەم، بەرنامەی مروارەکانی غوربەت، بە هیوایەوەی کە هەردەم گەشا و سەرکەوتووبی. خۆشحاڵم کە ئەم کارە گەتۆ تاستۆ لە 6 ساغ بێتە من درێژوی. زۆر سپاس دەکەم. من ڕۆژم. هونەرمەندی ئازیز و هاوڕێی دێرینم ئەمەلگیان ئەمەل سعید کوردە کە ساڵانێکە سەرقاڵی کاری هونەری و کەسێکی بەتوانا و هیوام سەرکەوتنتە، هیوادارم بەردەوام بیت و خزمەتێکی زۆر گەورەکەی زۆر ماندونە ناسانە کە کاری هونەری ئەەکەی لە دەرەوەش کاتێ لە کوردستانیش بووی. بە هیوام بتوانی تۆ ئەو توانە هون ئەو توانایی کە هەتا لە هونەرە بە تەواوەتی بیگەێنیت، بەڕای من بتانی لە ڕێگەی میدیاکانەوە بێ یان لە ڕێگای سۆشیال میدیاوە بێ زیاتر بەرفراوانتری کەی کە تۆ هەموو هەوڵومان دووبوون و خزمەت بە هونەر و هونەرمەندانەکەی لە ئێستاە. هیوادارم پاپشتی گەورەت هەبێ بۆ ئەم کارت.
هیوام لە ساغیتە تۆ کارێکی جوانەکەی بە هیوامنەوەکانی داهاتوونەوەی هوەری داهاتوو بتوانن سوود وەرگرن لە هەموو ئامۆژگاریەکان و توانەکانی تۆ سەرکەوتوبی هەر بمێنی جێگەی شانازیت خاتونێکی عزیز و بەتوانایت هەر بژیت وەتم لەوەهار تێتە سەردانم تێتە سەردانم تێتە سەردانم تاکەی چاوەڕی بوودە دەرمانم بوودە دەرمانم بوودە دەرمانم چەپیدی چەپیدی چەکردی ناتی دوێتە بیرم کردی چەپیدی چەپیدی چەکردی ناتی گیانە بیرم کردی یاوە هەر هاتاو گوڵوە دارەوە گوڵوە دارەوە گوڵوە دارەوە کاغەزێک نەهات لەلای یارەوە لەلای یارەوە لەلای یارەوە چەبیدی چەبیدی چەکردی ناتی دوێتە بیرم کردی و هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان لە نێو گەلی کووردا و لە نێو ڕاگەیاندنی کووردا و لە ناو میدیای کووردا لایەنێک دەستگایەک شوێنێک هەبێت کە نرخ و بەهای و بەرنامەیە بزانێت و لە نرخ و بەهای و بەرنامەیە تێ بکات و بیەوێ دەستگرۆی و بەرنامەیە بکات و بیەوێ سپۆنسەری و بەرنامەیە بکات هیوا خوازم ڕۆژە لە ڕۆژان کەوا دەستگایەکی ڕاگەیاندن لە قیمەتی ئەو بەرنامەیە تێ بگات چونکە ئەو بەرنامەیە گەر بەرنامەیەکی کوردی نەبوایەوە ئەو بەرنامەیە لە نێو هەر گەلێکی تری دنیادا بوایە کەسێکی تر پێشکەشی بکردایە هەڵبەتە ئەیانزانی کە تا چەند بەرنامەیەکی ئەکادمیە و بەرنامەیەکی زانستیە و بەرنامەیەکە کەوا ئەکرێت لە دەرەوەی وڵات دەنگی تاراوگەنشینان بێ بەرنامێ مرواریەکانی غوربەت تەنیا پەنجەرەیەکە کو دەنگ و ڕەنگت مە هونەرمەندت کورد ئەبێت کۆچبەر ئەبێت مشەخت ئەبێت پەنابەر ئەبێت مەهاجر ئەدگەهینتە خەلکی مە کوردستانێ تکایە ئەوی بەرنامەی بەردەوام بن و داینەخەن بەردەوام بن و پیرۆزباهیە دووەمین ساڵە ڕۆژبوونە بەرنامەی مرۆڤارەکانی غوربەت دکەم و دەستخۆشیێ لە خوشکە مەیە مەزن هونەرمەندە مەزن ئەمەلخان دکەم و بژی کورد و بژی کوردستان ئاخ کوردو کەنگی دی شارەزابی کەنگی دی زانابی بەسە خوبخو بەدەستت خۆ خوب کوژی ئەف بەرنامە دەبێت بەردەوام بیت نەڤرۆز خاتراوە لە نێوان ئێمەی غەریب و ئێوەی خاگنشیندا ژانێکی هاوبەش هەیە ئێمە لێرە گرفتار و ئێوەش لەوێ گرفتار هەردوو پەرێشانین لە کۆتایی کار کێوتی ئێمە لێرە خۆشبەختترینین بێغەمترین تایەفەی سەرڕووی زەمینین تۆ خاگنشین و ئێمە عەرجنشین هەردووکمان حەسرەت بۆ یەک هەڵەکێشین کێوتوێتی کە لێرە غەمبوونی نییە لە بێکەسی و ئازاری جودایی خەبەری نییە
قسە لەسەر بەهار و چەمەن و ئاو هەوا نییە ئەم شارە بەهاریە لە خەونی دڵی ئێمەدا نییە قسە لە ژیانی من و تۆیە لەکوێیە و لەکوێ نییە قسە لەسەر مەرگە لەسەر چارەسەر و دەرمان نییە ئێمە لێرە گرفتار و ئێوەش لەوێ گرفتار هەردوو پەرێشانین لە کۆتایی کار هونەرمەند ئەمەل سەعید کوردە یەکێکە لەو هونەرمەندە باشانی یەکێکە لەو خاتونانی کە ئەتوانین بڵین شانازی پێوە ئەکەین چ لە ڕووی دەنجەوە چ لە ڕووی ڕێزیەوە لە ڕووی ئەدەبەوە هەندێکێکم لەوانی کە گوێ لە دڵنیشی ئەگرم جگە لەمەش کارێکی تری چۆتە سەر خەربانی کارەکانی تری دادئەمەل ئەویش مروارەکانی غوربەتە مروارەکانی غوربەت یەکێکە لە کارە باشەکانی دادئەمەل کە ئەتوانێت کۆکراوەی یاخود ئەرشیفی هونەرمەندان یاخود قسەباسی هونەرمەندان یاخود با بڵین ئەو معاناتانی کە لە هەندەرانە لە وڵاتی غەریبیە هونەرمەند ڕوبەڕووی ئەبێتەوە لە ڕووی ئیشکردنەوەدا دەمەل بتوانێت هونەرمەندەکانی کۆکردێتەوە خۆڕسکانە و خۆبەخشانە ئەم کارە ئەکات کارێکی زۆر باشە جێگەی دەستخۆشیە ئەمە جگەلەوەی کە وەکو چاو پێکەوتنێک ئەبێتە ئەرشیفێکیش بۆ با بڵین بۆ هونەری کوردی ئەتوانین بڵین دادئەمەل کارێکە کار کە سبەینە ئەگەر بگەڕێنە دوای ئەرشیفی هونەری کوردیە ئەتوانین بگەڕێنەوە سەر مروارەکانی غوربەتی دادئەمەل دەستخۆش سەرکەوتوو بیت هەر کاتێک کە وەکو کاروانچیوار منت پێویست بوو لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی هەر کارێکەوە من ئامادەم و چونکە تۆ پێویستی بۆ هەیە کە پاڵپشتی بکرێیت لە ڕووی زۆر شتەوە بووی کە بەرنامەکەت جوانتر و گەورەتر بێت دەستخۆش ئەمەوێ لێرەوە دەستخۆشێکی زۆر جوان و پیرۆزبایەکی زۆر جوان ئاراستەی بەرنامەی مروارەکانی غوربەتکەم هیوام سەرکەوتنتانە دەستخۆشی بۆ خاتوو ئەمەل ئەمەلخان بەڕاستی بەرنمەیەکی زۆر بەچێژە بەرنمەیەکی زۆر جوان و تایبەتە پیرۆزبایەکی گەرمیان ئاراستاکەم بۆ ئەم بەرنامە جوانە من زۆر بەڕاستی خۆشحاڵم بەوەی کە توانیوێتی بەبێ هاوکاری کەس توانیوێتی تەنها خۆی یعنی ئەو بەرنمەیە بەڕێوە بەرێ توانیوێتی کە هونەرمەندان پێکەوە ببەستێتەوانێ هونەرمەندان لە یەک نزیک خاتەوە بەڕاستی کارەکانی زۆر جوانە بەرنمەکەی زۆر تایبەتە هیوادارم هەمیشە سەرکەوتوبی خاتوو ئەمەل زۆر دەستخۆشیت لێکم هیوادارم جوان بەرنمەکە زیاتر بەرەو پێشەوە بەریت و هەمیشە بەردەوام بێ ئەو بەرنامە چکە بەڕاستی بەرنمەیەکی زۆر بەچێژە بەرنمەیەکی زۆر تایبەتە هیوادارم ساغ و سەلامەت بن و سەرکەوتوبیت هەمیشە ئەمەلگیان ئەمەوێ پێت بڵێم خۆشم ئەوێیت چاوەکانت ماچەکەم تۆ ئەو کەسەی کە یەکەم گۆرانیت دەریا دانیشتووە دڵی مەلوولە و لە دووەم گۆرانیشدا سنوورت داوات لە سنوور کرد کە ئارام بێتەوە من تێنەگەیشتم ئێستاش تێناگەم ئەمە چی شتێک بووکەوە ئەمەل سەعید کوردە هەر لە سەرەتاوە یەکەم گۆرانی کە پێشکەشی کرد ڕووی کردت دەریا و پێیوت بە مەلوولی دانیشتووە و ڕووی کردە سنوور و داوای لێکرد ئارام بێتەوە هەتاوەکو ڕۆحی ئەو کەسانی کە بەریان ئەکەوێت کە بەری ئەکەون زیانمەند نەبێ و بە ئارامی تێپەڕێ کەچی لە دوای چەند ساڵێک خۆی ڕووی کردە دەرەوەی وڵات خۆی ڕووی کردە دەریا و ڕووی کردە سنوور و سنووری تێپەڕاند و دەریای تێپەڕاندە تاوەکو لە تەراوگە دانیشتە جێبوو و لە دوای ئەوەشی کە لە تەراوگەیان نیشتە جێبوو توانی شناسی خۆی بدۆزێتەوە وتوانی لە نێو سنوورە نوێیەکەدا لە نێو جوغرافیە نوێیەکەدا شناس ون نەکا بەڵکو شناس بدۆزێتەوە و توانی ئەو کەنارە ئارامە بەخۆی بدۆزێتەوە کە پێویستی ئەکرد کە بیدۆزێتەوە هیوادارم وا بێت و هەڵە نەبم
هیوادارم ئەو لە ناخی خۆیە هەست بەوە بکات کە خاتونێکی تەواو پێشکەوتوو و خاتونێکی تەواو سەرکەوتووە لە بوارەکەی خۆیدا. ئەمە چ قەدەرێک بوو کە سەرەتا ڕووی لە دەریا و دوای ئەوە ڕووی لە سنوور و دوای ئەوە خۆیتی پەڕاندن و لە دوای ئەوەش هەر لە نێو تاراوگەدا لە دوای تێپەڕاندنی سنوور و دەریا لە تەراوگەدا دێت بەرنامەیەک ئەکا لەسەر مریواریەکانی غوربەت و خۆی بە دوای ئەو کەسانەیە ئەگەڕێکە لە نێو دەریای تاراوگەدا لە نێو ئەم دەریا فراوانەی کە ئێمە ڕوومان تێکردو وەکو دەریایەک وایە بەڕاستی ئێمە وەکو مرواریەکی ونبوو لە نێو دەریایەکی گەورەدا ئاوامان لاتوە هەر خاتو ئەمەل سەعید کوردە خۆی دێت بە دوای ئەم مرواریانەدا ئەگەڕێەوە بە دوای لە نێو ئەم سنوورە نوێیەدا بە دوای دۆزینەوەی ئەو کەسانەدا دەگەڕێ کە سنوور و دەریان تێپەڕاند. هەر خۆی ما یەکەم جار کە دەستی پێکرد داواکاری ئەو بوو و ئەپاڕایەوە لە دەریا و سنوور بۆی ئارام بێەوە لە ئێستادا خۆی بە دوای مرواری ئەو مروواریانەدا دەگەڕێ کە لە نێو ئەو دەریایە و ئەو سنوورە لە نێو ئەو دەریایەدا ون بوون و ئەو سنوورە بڕێوینی تەنیا ئەوەندە هەیە کە ئەتوانم پێت بڵێم هەمومان شایەتین و دەریا بە شایەت بێ سنوور بە شایەت بێ تاراوگە بە شایەت بێ هونەر و میوزیک بە شایەت بێ نۆتەکان هەمویان بە شایەت بن کە تۆ ژنێکی تەواو سەرکەوتووە ژنێکی تەواو وەشیار و ژنێکی تەواو چالاکی و یەکێکی لەو کەسانەی کە لە داهاتوویەکی دوورمەودادا ئەگەر بێت و کە باس لە ژنی کورد و باس لە مێژووی گەلی کورد بکرێ بەبێ ناوهێنانی ئەمل سەعید کوردە ئەو مێژووی ئێمە نوقسان دەرەچێت بەبێ ناوهێنانی ئەمل سەعید کوردە مێژووی میوزیکی ئێمە نوقسان دەرەچێت. تۆ لە ڕیزی ئەو ژنە دەگمەنە مێژوویانەدا دەبێت تۆمار بکرێیت کە گەلی کورد شەنازی پێوەکات. ئەتوانم بڵێم هەرچیەکت لەسەر بڵێم هێشتا هەرکەمم وتووە هەتا بەیانی دانیشم قسەت بۆ بکەم و وەصفت بکەم هیچم نەوتوە ئەمریکیان. بەڵام لێرەوە لە ماڵی تەنیایی خۆمەوە لەم سنوورەی ئەم دیوی ئاو کە هۆڵەندایە بۆ ئەو دیوی ئاوەکە کە لە بینمانایە بۆ لەندەن لێرەوە تا ئەوێ هەم سنوور و هەم دەریاش تێ ئەپەڕێنم و باوەشێک ڕێز و خۆشەویستی ماچ و مەحەبەتت بۆ ئەنێرم. هیوادارم سەرکەوتوو بیت هیوادارم بەردەوام بێت. لێرەوە دەستخۆشی لە خانەوادەکە دەکەم دەستخۆشی لە هەموو کەسانەکەم کە هاوکارتم و دەستخۆشی لە هاوسەری بەڕێز و خۆشەویست دەکەم کە ئەوەندەی ئاگادار بم تەنیا ئەو هینی تۆیە سپۆنسەری تۆیە. ئەمە بێزگە لەوەش ئەو کەسانەی کەوا ڕوو تێئەکەن تۆ وەکو میوانێک پێشوازیان دەکەی وەکو خانەوادەیەک خزمەتیان دەکەی بێجگە لەوەی کە بەرنامەکەشێک پێشکەشەکەی بۆیە تۆ کەسێکی زۆر دەگمەن و کەسێکی ئەوەندەی ئاگادار بم بیستمەتەوە بە دەستێک بەرنامە تۆمارەکەی و لە کاتی تۆمارکردنیشا بە دەستی خەریکی چێش لێ نانەبی بۆ میوانەکەت بۆ کەسێک کە ڕوو کاتە ماڵەکەت و بەرنامەت لەگەڵا پێشکەشەکە. ئەمە تایبەتمەندی ئەمل سەعید کوردەیە لە نێو مرواریەکانی غوربەتدا چونکە ئەمل سەعید کوردە خۆشی مرواریەکە لە نێو غوربەتدا.
ئەمەلگیان تۆ ئەو مروارەی کە لە گەردنی هەموماندایە، ئەو مروارەی کە لە دڵی هەموماندایە، ئەو مروارەی کە لە تاراوگەی وە خۆتە دۆزیوەتەوە، تۆ ئەو مروارە مێژوویەی کە لە مێژووی ژنی کووردە هەمیشە ئەدرەوشێتەوە. خۆشمان ئەوێیت، هیوادارین تەمەنی هونەریت، تەمەنی خۆت ئەوەندە درێژ بێت. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. ئەم کاتتان باش. ئەمە پامێکە بۆ هاوڕێ عزیزم ئەمەل سعید کوردە. ئەمەل یەکێکە لە هاوڕەکانی من لە کاتی خۆی لە پەیمانگای هونەر جوانەکان پێکەوە 5 ساڵ پەیمانگامان خوێنوە لێسا و ماوەیەکی زۆرە خەریکی بەرنامەیەکە و کەسانە بەسەرکاتەوە کە لە بواری هونەرا لە دەرەوە کارەکەن. لێرە من ئەو ڕێمێ ئەمە ئەوش پێ بڵێم بە ئەمەل خۆی ئەوەیە کە یەکی لە شتانی من لە توێ معجبم پێەوەیە کە زۆر پۆزیتیڤی دایمە ئەو شتەش بڵاوەکەیتەوە، ینی پۆزیتیڤی هەکار لە خۆتەوە دەرێنی ئەی بە خەڵکی کەش ئەمە شتێکە زۆر شایانی احترامە، زۆر شایانی ڕێزانی من ناگام لێ تۆ ماڵی خۆت و هەرچی لە تواناتە خستوتە گەڕ بۆیم ئیشی خۆبەریتە پێشەوە. هیوام ئەو پەڕی سەرکەوتنتە و هیوام بەردەوامیتە. خاتو ئەمەل سعید کوردە بەرنامەی مروارەکانی غوربەت بۆ ماوەی 2 ساڵ پێشکەش کرد بەڕاستی جێشانازی هەمومانە. تاوان زۆر سپاسی کاک سۆران سۆرانیەکەم، کاک ئاسۆ ڕەش، کاک کامەران کە بەڕاستی زۆرم پێخۆش بوو کە تەلەڤیزیۆنەکانی کوردستانی یارمەتیان باە، بەڵام بە بۆنێ ئەو تێپەڕبوونی 2 ساڵە پیرۆزبایی لێکەم هیوادارم بەردەوام بن، لەشتان ساغ بێت، دەستان خۆش بێت. بە بۆنەی تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر دەستپێکی بەرنامەی مروارەکانی غوربەت لەلایەن هونەرمەند خوشکی ئازیزمان ئەمەلخان و تیمە خۆبەخشەکەیەوە پیرۆزبایەکی گەرمیان لێ یەکەم و هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ دەخوازم. لێرەدا پێم خۆشە بە کورتی پەیامێک بە بینەرانی بەڕێزی یا دوورسۆزانی هونەر و کولتوری کوردی بگەێنم یا بڵێم کە ئەرکی هەمومانە پشگیری ئەم جۆرە بەرنامانە بکەین، بە تایبەتی کارێکی وا کە لە خزمەتی هونەری کوردیایە و من بێگومانم لەوەی هەر بەڕێزێک ڕۆژێ لە ڕۆژان لە ژیانیدا توانی بێتی ڕۆژێک تەرخامکە وەک خۆبەخش کاری خۆبەشکە بۆ خزمەتی هەر بوارێک لەوە تێدەگا ئەم ئەرکومان دووبوونە بە نرخەی ئەم ئازیزانە چەند گرانە و چەند پیرۆزە و چەند پێویستەکە کە هەمووان پشگیری بکەن و هاریکاری بکەن. بۆیە من لێرەوە داوا لە هەمووانەکەم لە پێشەمیانە ئەو داوای ئاراسی خۆمەکەم کە لەمە دووە بە پێی توانە هاریکاری و پشگیری ئەم پرۆژە ناوازە و جوانە بکەین کە لەلایەن ئەم ئازیزانەوە بەڕێوە چووە بۆ ماوەی 2 ساڵ و هیچ پرۆژەیەک ناتوانێت بەبێ پشگیری و هاریکاری بە شێوەی خۆبەخش بۆ هەتایە بەردەوام بێ. بۆیە ئەرکی هەمومانە، ئەرکی هەموو ئەو دۆسۆزانەیە کە هونەر و کولتوری کوردی بەلایەنەوە گرنگە پشگیری و هاریکاری ئەم جۆرە پرۆژانە بکەن هاوشێوەی ئەم پرۆژەی یا بەرنامەی مروارەکانی غوربەت کە دەڵێمەوە کە بە خۆبەخش لەلایەن هونەرمەندی ئازیزەوە خوشکیە بەڕێزمان ئەمەلخان و تیمە خۆبەخشەکەیەوە بۆ ماوەی 2 ساڵە بەڕێوەچێ لە ماڵی خۆیان لەسەر ئەرکی خۆی لە سەرماندووبوونی خۆی و تیمەکەی و لەسەر گیرفانی خۆشی زۆربەی بەرنامەکەی بەڕێوە بردووە کە ئەمە جێی شانازیە بۆ ئەمەلخان خۆی و بۆ ئێمەش. هیوادارم هەمووان بە پێی پێویست بتوانین پشگیری و هاریکاری ئەم پرۆژەیە بکەین. زۆر زۆر سپاس بۆ هەموو ئەوانی کە تا ئێستا توانیویانە
پشگیری ئەم پرۆژەیە بکەن و یا ئەم بەرنامەیە بکەن و هیوادارم لەمەوەدا زیاتر هەمومان دەست ئاوەڵا و دڵ ئاوەڵا بین بۆ ئەوەی پشگیریەکی زیاتری بکەین. سوپاس جارێکی کە بۆ ئەمەل خان و تیمە ئازیزەکەی. پێم خۆشە لەم بەرنامە تایبەتەی یادکردنەوەی بەرنامەی مروارەکانی قوربەتدا کەمێک باز لە کار و چالاکیەکانی بەرنامەکەمان بکەین. هاوڕێی غاریبێ گارە دڵتەنگی هەر وەکو چاو هەڵاو عەزیزن بێدەنگ و مەنگی هەر وەکو چاو هەڵاو عەزیزن بێدەنگ و مەنگی ئازانم خەهنت عەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم ئاستێرە دێماتە کوردوتەنی ماڵ خۆی لە خۆی دانەبوو میوانیش ڕووی تێکرد. ئێمەش بەم بێبوجێ و بەم بێپشتیوانیەوە ماڵی خۆمم کردووە بە ستۆدیۆ بۆ ڕازاندنەوەی بەرنامەی مروارەکانی قوربەت بۆ بانگهێشتکردنی میوانەکان. بەڵام بەداخەوە کۆرۆناش هێرشی کۆرۆناش بەڕاستی زۆر لە کار و چالاکیەکانمانی کەم کردەوە. هەر بۆیە زۆرێک لە بەرنامەکانمان بەرنامەی مروارەکانی قوربەت بە ئۆنلاین بەردەوامی هەیە. بەڵام پێش کۆرۆنا فریاکەوتین نزیکەی 200 دەنکە مرواری بانگهێشتکەینە هۆڵێکی گەورە و یادکردنەوەیەکی جوان بۆ 8 مارس کۆمەڵی خانمی جوان لە شاری لەندەن و دەوروبەری بانگهێشت بکەمە بەرنامەکەوە کە بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوان و نازاری لێبێت. بەڕاستی زەحمەتان کێشام ئێوارەیە گەورەتان کردین. سپاس بۆ بانگهێشتەکەی من کە قبوڵتان کرد. بە ناوی خۆم و سەرجەم ستافی بەرنامەی مروارەکانی قوربەت یەکە بە یەکە بەخێرهاتنی میوانەکانەکەین. هیوادارین لە قسووریمان ببەخشن. ئەمە یەکەمین جارە بەرنامەی مروارەکانی قوربەت لە ماڵی خۆمانە هاتووینەتە دەرەوە، یەکەمین جارە لە هۆڵا ئەم بەرنامەیەکەین. ئەگەر هەچ کەم و کوڕێکمان هەبوو بیکەن لە ڕای خوا لەمان قبوڵکەن. داوای لەبوردنەکەین. لەبەر هەتاوێ بەرجۆگە ئاوێ بەرشوشە گوڵاوێ هەمووتان مرواریەکی جوانن لە قوربەت. هەموو ژنی کورد بەڕاستی جێگای ستایشن چونکە عەزیەتی زۆر ئەکێشن لە ژیانتان. بازی دەوری بلواری یار گوڵی لالە زاری بازی دەوری بلواری یار گوڵی لالە زاری شیخ و مەناخ بدەمن دوعا دەکەن بە دڵ وەمە لەسەر باڵی شەڕیانە یەکدەدەن دۆس و دەژن خاڵان گەڕیان کرد خاڵان گەڕیان کرد هەر لە دوورەوە هەر لە دوورەوە بە ئاڵ و وەڵای بە ئاڵ و وەڵای زەرد و سوورەوە جات زەرد و بەگشت سەختی ژیان و کۆرۆنا و پرسە و گشت ناساغیەکان تاکو ئێستا لەم دوورە دەستەوە توانیمان نزیکەی 30 بەرنامەی مروارەکانی قوربەت پێشکەش بکەین کە زیاتر لە 60 دەنکە مرواری قوربەت و نیشتیمانیشمان بەسەر کردوتەوە. هەوڵمان داوە پڕزانیاری و پڕهونەر بوو بێت. ئومێدەکەم بەدڵی ئێوەی ئازیز بێ. سڵاو لە بەرنامە جوانەکەی ئەمەلگیان و تەواوی ستافی بەرنامەی مرواریەکانی قوربەت گیان
بەبوونی ساڵیادی بەرنامەی مروارەکانی غوربەتەوە پیرۆزبایەکی گرم لە خۆت و تەواوی ستافی بەرنامەکە دەکەم. ئومێدەوارم بەرنامەی مروارەکانی غوربەت بۆ ساڵی ئایندە بتوانێت خوێندنەوەی زیاتری هەبێ بە تایبەت بە کوردانی تاراوگە. ئەو منیش وەک هاوکارێک هەموو جارێک زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵتم. ئومێدەوارم هیوادارم لە داهاتوو بتوانم شتی زۆر زیاتر و باشترت بۆ بکەم. بە قوربان ئیشەئەڵڵا دائیم بە سەحە و سەلامەت بژی لە ناو ماڵ و مناڵی خۆت هەر هەبیت. زۆر پیرۆزە. خۆشەویستانم هەر بەڕێزێک لە ئێوە پێی خۆشە بینەری بەرنامەی مروارەکانی غوربەت بێ، دەتوانن لە فەیسبوک و لە یوتیوبیش هاشتاگ مروارەکانی غوربەت هەموو زنجیرە بەرنامەکانیتان بۆ دێنێتە پێشەوە، دەتوانن بینەری بێ. پیرۆزبایی یەکەم لە ئەمەلخان بۆ بەرنامە جوانەی. بەرنامەکەی ئەمەلخان باشەکەی ئەوەیە کە گرنگی ئەدا بۆ بابەتانەی کە بەداخەوە میدیای ئاهلی گرنگی پێنادا لە ناو کوردە. ئێمەی مرۆڤ وەک پەرتووکێک وین، چاوەڕێین کەسێک بێت بمان خوێنێتەوە و چاو بخشێنێ بە دێڕ بە دێڕی ژیانماندا کە چۆن گوزەر دەکەین، کە ئاگاداری کار و چالاکیەکانی ئێمە بن لە غوربەتە بزانن چۆن ئولفەتمان بەم ژیانەوە گرتووە. من هەوڵم داوە وەک خۆم لە پەرتووکێ زیاتر بخوێنمەوە کە ئەویش بەسەرکردنەوەی زۆرێک لە مروارەکانی غوربەتە. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون. لەم بەرنامەیەدا خۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. شێخ محمودی حەفید داوێتی بە باوکم تەمەڵی خۆشەویستەکە بابە لە ئێمە دڵنیابە لەوێ کراوەچی خۆشەویستەکەم سەدا سوودێکیان ئەسووتێنێ و ئەدبرژێنێ بیری نیشتیمانە ئەوەندە عاشقی کوردستانە بی دو نیشتیمانە بی بەڵێ هونەرمەندێکی ئەنتەرناشناڵیە. خۆشبەختانە ئەم کتێبم بەرچاوکەوت. دوێنێ تا درەنگ چاوەڕێم کردی دەڵێن هونەر ئاوێنەیە بۆ ناسینی کۆمەڵگە. وازان دراما هەرێمی ڕەمەزان بێت. هۆکاری نەبوونی سینەمای مناڵ چیە لە باشوور؟ حکومەتی کوردستان سینگتانکی نییە، دەستگای توژینەوەی نییە. ئایا سینەمای کوردیمان هەیە یاخود فیلمی کوردیمان هەیە؟ کورد سینەما هەیە و ئەشتوانم ئیسپاتی کەم. سلەیمانی ئەی دڵاکەی کوردی زیندوو. سپاس بۆ خێزانم بەڕێزەکەم، سپاس بۆ سەرجەمهاڕی هاوکارانم کە لە دوور و لە نزیک هاوکاریم دەکەم. زۆر سپاس بۆ کاک ئاسۆ حەسەن کامێرە و ڕۆناکی، کاک ڕێبوار فەتاح، کاک سۆران سۆرانی دەرهێنەر. سڵاو عەزیزان، بە بۆنەی تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر بەرنامەی مروارەکانی غوربەت پیرۆزبایی خۆم ئاراسەی هەر یەک لە ستافە جوانەکەی ئەم بەرنامەیە دەکەم کە پێگاتووە لە ئامادەکار و پێشکەشکار هونەرمەندی خۆشەویست خاتووە مەرسایید کوردە بە هەڵواسراوی درێژە بریانیان دەدەن چونکە نە لەگەڵ شوێنی تازەدا و هەروەها لە هاوکارانی خۆشەویستم هەر یەک لە کاکە شاک و حەسەن ناسا و باس و ڕەش و کاکە ڕێبوار فەتاح و لێگومان داینەمووی بەرنامەکە کاکە کامەرانی دەلاک
عزیزان لێرەوە چاوی یەک بەیەکی میوانە خۆشەویستەکان ماچەکەم کە توانیان ئەم بەرنامەیە بڕازێننەوە و ڕێز و حرمەت و خۆشەویستین بۆ هەموو ئەو بینەرە خۆشەویستانەی کە بە ڕەخنەکانیان بە پێشنیارەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەند کرد. عزیزان بە بڕوای ستافی بەرنامەکە دروستکردنی ئەم جۆرە بەرنامەیە پێویستێکی حتمیە لە هەندەران، چونکە بە بڕوای ئەوان کە لێنێشی گەورەی پڕکردوێتەوە لە غیابی میدیای کوردی لە هەندەران و بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا. بەرنامەی میوارەکانی غوربەت توانیەتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دەیەها مرواری بە نرخی نوقمبوو لە دەریای غوربەتە بێنێتە دەرەوە و بە دیدی بینەرانی ئاشنا بکەن. عزیزان ئەم بەرنامەیە لەسەر ئەرکی تایبەتی هونەرمەندی خۆشەویست خاتوومە سەعید کوردە و خانەوادەکەی دروست کراوە بێگومان بە هاوکارانی کە بە خۆبەخشی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەردەوامیان بە بەرنامەکەدا. ئینشاڵڵا بەردەوامە بین. سپاس بۆ ئێوە. لە سایی کامەرانەوە ئەم حەڵقەیە لە سراحەت بینە چیتە بەر کامێرا دەرهێنەرەم جارە هین بوو گۆڕا بوو بە خەلیفەم خەلفە ئێستا خەلفەمە خەلفەی دارێکتەر کامەرا، چونکە ئامانجلێ هەر وەکو وتمان پڕکردنەوەی ئەو کەلێنە گەورەیە کە لە غیابی میدیای کوردیدا لە هەندەرانەیە. من خۆتی خۆم لێرەوە ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو بینەرانە هەیە کە بە ڕەخنەکانیان و پێشنیارەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەند کرد. چاوی یەکبەیەکی میوانە خۆشەویستەکان ماچەکەم و ڕێز و حرمەت و خۆشەویستی دەرهێنەری بەرنامەکە سۆران سۆرانی قبوڵ بفەرمونون. جارێکی تر سوپاس. تەنیا لێرەوە ئەمەوێ پێت بڵێم هیوادارم ڕۆژێک لە ئامێزت بگرم وە تێرماچت بکەم، چەمکە گوڵی ڕێز و خۆشەویستی، چەمکە گوڵی وەفا و باوەشی ڕێز و خۆشەویستیم بۆ تۆی ئازیز هەیە. بە هیوای ئەوەی کە بتبینم، بە هیوای دیدار. خۆشەویستانم، ئێمە هاتینە کۆتایی بەرنامە. زۆر سپاس بۆ هەموو پەیام و پیرۆزباییەکانتان، سپاس بۆ ئامۆژگاریەکانتان. بە ئومێدی ئەوەی بتوانین مروارەکانی غوربەت دانە بەدانەی غەریبەکانی دوور وڵات بەسەر بکەینەوە. بەنیازی دیدار تا بەرنامەیەکی تری مروارەکانی غوربەت بە خۆشەویستی دانەسپێرم. خواتان لەگەڵ. هاوڕێی غەریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو چاو